لەگەڵ شوهرێ محەممەد هەڵمەت ساز لە هەڵمەتی کار بۆ کار لە هەڵەبجە قساکەم. شوورەخان سلااو لێبێ، هەڵمەتەکەتان چ ئەنجامێکی بێ بۆ گەنجان و ئەمڕۆ چیتان بۆ گەنجانی هەڵەبجە کرد؟ بەڵێ سەرتا زۆر سپاس بۆم دەرفەتە ئەمە وەک بەرچاوڕوونیە کەڵمەتەکە ئێمە بەناوی کار بۆ کار بوو لەسەر شاری هەڵەبجەوەڕانی و چەمچەمان ڕاگەیەندرا بۆ ماوەی 8 مانگ. هەڵمەتەکەی ئێمە هەڵمەتێک بوو لە گەنجەوە بۆ گەنج بەڕێوە بۆ بەهێزکردنی توانەکانی گەنجان و تا بتوانن زانیاری کۆ بکەنەوە بتوانن سەرکردایەتی بکەن و سەرکردایەتی ئەرێنی بکەن لە کۆمەڵگەکەی خۆیاندا. هەڵمەتەکەی ئێمە کۆمەڵێک دەرەنجامی لە خۆی کرد ئەو لایەنانەی کە ئێمە کارمان لەگەڵیان ئەکرد لایەنی حکوومەتی و لایەنی کەرتی تایبەت و زانکۆکان بوو. لەلایەنی زانکۆکانەوە ئێمە توێژینەوەمان کرد ئەو توێژینەوەانەی کە ئەنجاممانە دەرەنجامێکی لێکەوتەوە ئەو دەرەنجامانەش چەند بەشێکمان دیاری کرد کە خواستی بازاڕی کاری لەسەر زیاترینەوە. واتە ئەو توێژینەوانی کردتان لەسەر چی کردتان، پشتان بە چ بابەتێک بەستە بوو، چەندی پێچوو توێژینەوەکانتان؟ بۆ توێژینەوەی زانکۆکان ئێمە لە پێش ڕاگەیاندنی هەڵمەتەکەەوە دەستمان کردبوو بە ئامادەکاری بۆ کۆکردنەوەی زانیاری لەسەر کۆکردنەوەی زانیاری ئەو داتانی کە پێویستمانە بۆ توێژینەوەکانمان پشتمان بە زانکۆی چەرمە و زانکۆی ڕاپەڕین و زانکۆی هەڵەبجە بەستە بوو. داتاکانمان لەوان کۆکردەوە و لە ئەنجاما گەشتینە ئەوەی کە کۆمەڵێک بەشمان دیاری کرد کە خواستی بازاری کار لە ئێستا و لە داهاتوودا لەسەری زۆرترینەوە و کۆمەڵی بەشی دیکەشمان دیاری کرد کە خواستی بازاری کار لەسەری کەمترینەوە. ئەمە بەنسبەت زانکۆکانەوە و ئەگەر بێمە سەر حکوومەت ئێمە لەلایەنی حکوومەتەوە یاداژنامەیەک پرۆژە یاسایەکمان ئامادە کردووە بۆ پێشکەشکردنی بە پەرلەمانی کوردستان بۆ داکۆکیکردن لە مافی خۆبەخشانی ماوە درێژ تا بتوانرێ ڕێک بخرێتەوە کارەکانی خۆبەخشان و لەلایەنی کەرتی تایبەتەوە ئێمە چیتان هەبوو لەسەر ئەو کارە خۆبەخشیانی کە ئێستا لە هەرێمی کوردستانیە چۆوانەی کە لە بواری کۆمەلگای مەدەنیا ئەنجامەدرێ هەروە ئەو خۆبەخشیشی کە ئێستا بۆ حکوومەتێ بەتایبەت لە کەرتی تەندروستی هیچ تێبینێکتان لەسەر و بابەتانە هەیە؟ بەڵێ ڕاستەکەی وەک دیارە لە هەرێمی کوردستان کە ماوەی خۆبەخشی زۆر زۆرە بەتایبەت لە کەرتە تەندروستیەکانەوە ئێمە کارێکی زۆر باشمان لەگەڵ کەرتە تەندروستەکانە کردبووە ئەو داتایشی کە لە لامانە و ئەو پرۆژە یاسایی کە قەرارە تەقدیم بکەین بۆ پەرلەمانی کوردستان هەر لە ڕێگەی کەرتە تەندروستەکانەوە بەشێکی وەرگیراوە کە ئەتوانین کە ئەو مافانەمان دەستنیشان کردووە کە پێویستە لە خۆبەخشانە هەبێت و پێویستە مافەکانیان بزانرێت ئەمانەمان دیاری کردووە. گەشتێتە و دەرەنجامەی کە کاری خۆبەخشی لە هەرێمی کوردستان تا ئەستێک ماندووکەرە دەرەنجامێکی باشی نەبوو بۆ کەسانی کە کاری خۆبەخشیان کردو بەتایبەت لە کەرتی حکوومیە؟ ناتوانین بەلایەنێکی لە ساسەد بڵێن کە ئێمە ناتوانین بڵێن کاری خۆبەخشی هیچ دەرەنجامێکی نییە. کاری خۆبەخشی زۆر زۆر باشە. گەنجان ئەتوانن لە ڕێگەی کاری خۆبەخشیەوە پەرە بە کارامەیەکانی خۆیان بدەن. گەنجێک کە تازە دەچوە ئەتوانن لە ڕێگەی کاری خۆبەخشیەوە پەرە بەتوانەکانی بدات. بەڵام خۆبەخشی ماوە درێژ ئێمە سنووردارمان کردووە کە ئەو پرۆژە یاساییمان دەستنیشان کردو و تەقدیمی پەرلەمانی کوردستان یەکەین بۆ ئەوەی خۆبەخشی ماوە درێژ نەمێنێت و خۆبەخش مافەکانی خۆی بزانێت بتوانێت لەکوێدا پێویستی کرد بۆستێت و لەکوێدا پێویستی نەکرد بەردەوام بێت. باشە، گەنجانی هەڵەبجە ئەمڕۆ ئەتوان سوودێک لەو کارانی ئێوە ببینن بەتایبەت لە دەستکەوتنی کارە؟ بەڵێ ئێمە ئەمڕۆ ئیڤنتی کۆتایی هەڵمەتەکەمان ڕاگەیاند کە بە خۆشحاڵیەوە بۆ ماوەی 8 مانگ ئەم هەڵمەتە لە شارەکانی هەڵەبجەوەڕانی و چەمچەماڵ بوو و توانیمان لەلایەنی ئەگەرلایەنی حکوومەت و زانکۆکانم بۆ باس کردی کە ئەو دەرئەنجامانەی هەمان بۆچی بوون. ئەگەر باسی لایەنی کەرتی تایبەتان بۆ بکەم ئێمە توانیمانە لە 7 شوێنی کەرتی تایبەت 7 شوێن مستەوگەر بکەین بۆ گەنجان کە بتوانن مەشقی کاری تدا ئەنجام بدەن کە بتوانن توانەکانی خۆیان لە ڕێگەی مەشقی کارەوە بەرەو پێش ببەن و بتوانن بڕۆنە ناو دنیای بازاری کارەوە و لەم 7 شوێنە 40 گەنج لە هەر سێ شارەکە ئەتوانن پەرە بەتوانەکانی خۆیان بدەن و سوودمەند بن. باشە، هیچ کەسێک هەیە لەو هەڵمەتانی ئێوە بوو بێ بە خاوەن کاری خۆی یاخود دەرفەتێکی کاری بە تەواوەتی بۆ ڕەخسابی و بەردەوام بێستە؟ بەڵێ من ئەگەر باسی هەڵەبجە بکەم لە هەڵەبجە لە مانگی 2 بوو پێشەنگایەکمان ڕاگەیان بە ناوی پێشەنگای مەشقی کار کە توانیمان 5 کەرتی تایبەت لەگەڵمانە بەشدار بن و لەو 5 کەرتە تا ئێستا 20 گەنج ئەتوانن ئینتەرنشیپ واتە ئینتەرنشیپ وەرئەگرن لەلایەنە کەرتی تایبەتەکان و ئەگەر ئەو کەرتە تایبەتانە ئەو کەسانیان بەدڵ بوو لە لای خۆیان دایان ئەمەزرێنەوە. هیچ زانیارێکتان هەیە لەسەرەوەی کە خۆبەخشی درێژخایەن لە هەرێمی کوردستان چەند ساڵ بێ بەتایبەت دەوانی کەرتی تەندروستی؟ هیچ داتایەکتان لایە؟
داتایەکی تەواوەتیمان لا نییە بەڵام ئەوەی کە ئێمە لە خۆبەخشان خۆیانەوە کە کۆبوونەوەمان لەگەڵیانە کردوون و بۆمان دەرکەوتووە خۆبەخشان لە ساڵێک و دوان ناوەستن بە تایبەتی لە کەرتی تەندروستی هەمان بۆ تا 5 ساڵ بەرەو زیاتر ینی کاری خۆبەخشیان کردووە بەبێ ئەوەی کە هیچ شایستەدارەیەکیان بۆ تەرخان بکرێت یان مافێکی خۆی کە لە حەقیەتی پێی بدرێت. باشە بەپێی ئەو پێودانگانی هەن خۆبەخشی تا چەندێک ڕێ پێدراوە ئەنجام بدرێت؟ خۆبەخشی سنوورێکی نییە بۆ تۆڵ باسی ماوە درێژەکەی ماوە درێژ چەنە؟ ماوە درێژ ئێمە ئەو سنوورەمان دیاری کردووە کاتێک کە من ئەڕۆم خۆبەخشیەکەکەم وەک دەرچوویەک وەک خوێندکارێک تا ئەوانە خۆبەخشی بکەم کە ئەزمونێک وەرئەگرم نەک من لە شوێنێک خۆبەخشی ئەەکەم خاوەنی شوێنەکە ینی ئەوە ئەکات بۆ من مافەکانی من پێشێل ئەکات لە لایەکیکەوە هیچ ینی هیچ شایستەدارایەکم بۆ تەرخان ناکات و لە دوای ئەوەش ینی هیچ ئەوە ئەگەرێکی نییە کە ئەگەر بڵێ من لە شوێنێک خۆبەخشی ئەەکەم ئەم خۆبەخشیە ینی ئەم کەسێکە خۆبەخشی لەم شوێنە کردووە ئەگەرێکی دامەزراندنی لە پێشترە لەوەی کە کەسێک کە خۆبەخشی نەکردووە ئەم مافانە هیچ بۆ خۆبەخشان دابین نەکراوە ئێمە ئەم لەو پرۆژە یاسایی کە قەرارە بینە پەرلەمانی کوردستان هەموو ئەمانەمان دیاری کردووە ئیشەڵڵا بە ئومێدی ئەوەی کە پێشکەش بکرێت و جەبەجە بکرێت. مەبەستمە بزانم خەڵک کاتێک CV پێشکەشەکە بۆ دەستکەوتنی هەلیکار لەلایەن دامەزراوەکان و کەرتی تایبەت کەرتی گشتی بێ ئەوەی کە خەڵک خۆبەخشی کردوێ بە هەند وەرەگیرێ؟ لە ناتوانین بڵێن بە گشتی وەرئەگرێ بەڵام لە هەندێک شوێن بە پێی پێوەر و یاستای شوێنەکە بڵێت وەرئەگیرێت خۆبەخشی بۆیە ناتوانین بڵێن هیچ ئیسفادەیەکی نیە ئیسفادەیەکی زۆر باشیشەیە بەڵام خۆبەخشی ماوە درێژ نەخێر. چ قسەیەکت هەیە بۆ گەنجان بە تایبەتەوانی کە چاوەڕوان هەلیکاریان دەستکەوێت لەوەی بیریشان لە کاری خۆبەخشی نەکردێتەوە تا ئێستا هانیانەی کاری خۆبەخشی بکەن و چ جۆرە کارێ بکەن؟ من قسەی من بۆ گەنجان ئەوەیە کە خۆبەخشی بکەن بەڵام مەهێڵن کە مافەکاتان زەوت بکرێن مەهێڵن کەسێک سەری لەسەرتانەوە بێت و بڵێت ئەوە بکەن و ئەوە بکەن هەوڵ بن بە دوایە بڕۆن تەنها خۆبەخشی ئەوە نیە بڕۆی لە شوێنێک ئیش بکەی مافەکانی خۆت بزانە جا بڕۆرە شوێنێکەوە ئیش بکە ئەگەر بە خۆبەخشیش بێت و پەیامی من لە دوای هەڵمەتەکەمان ئەوەیە ئێمە کۆمەڵێک گەنج بووین لە هەر سێ شارەکە کە یەکمان کرد و ئەو شتێک کە دەستمان تێیا ویستمان بیکەین کە ئەوەی ئێستا بەرهەمەکەی ئەبینین بە خۆشحاڵیەوە زۆر کەسکە بە ئێمەیان ئەوت ناتوانن بیکەن بەڵام بە خۆشحاڵیەوە ئێمە کردمان و ئەوەش دەستکەوتەکەیەتی کە ئەمڕۆ پێشکەش کراوە ئەمێ بڵێن بە گەنجان کە چاوەڕێمە بن خۆتان یەک بگرن چونکە ئەگەر گەنجان یەک بگرن هیچ بربەستێک ناتوانێت کە ڕێگر بێت لە بەردەمتانە بۆ گۆڕانکاریەکان. شەرام محەممەد هەڵمەساز لە هەڵمەتی کار شوورە محەممەد هەڵمەساز لە هەڵمەتی کار بۆ کار لە هەڵەبجە هەر بژیت.